سڵاتان لەبێ بینەرانی خۆشەویست و جەژنی قوربانتان پیرۆ. خۆشحاڵم لە جەژنێکی وەها تایبەت بە ئەوەی خۆشەویست شاد دەبمەوە لە ئەڵقەیەکتری بەرنامەی پەیامی تۆ. ئەمڕۆ دەم هەوێ بە پرچم لە موسڵمانانی شاری هەولێر هەستان چۆنەکە ئەمڕۆ یەکەم ڕۆژی جەژنی پیرۆزی قوربانە. ئایا چ شتێک یان چ دیاردەیەک دەبینی لە جەژنی قوربان و حەز دەکەی بەردەوام بێم دیاردەیە لە ڕۆژانی ئاسایش؟ ئەم پرسیارانە و چەندین پرسیاری تر تایبەت بە جەژنی قوربان لە موسڵمانانی شاری هەولێر دەکەم. من دەپرسم و ئێوەش بینەری بەرنامەکەمان بن. لەو جەژنە هەستت چۆن بوو؟ هەستێکی خۆشە هەیە بەو جەژنەیە بەو بەیانی جەژنی یەکەمی قوربان؟ بەڕاستی وەکو پێشان نییە. پێشان لەو کۆڵانێمەکە جێژنە دەهات لەو سەرێتا و سەری زیاتر لە 100 کەسی پێکۆ خڕدەبووینەوە ماڵ بە ماڵ دەگەڕێت. جێژنەمان ماڵ ماڵ دەکرێت دەرکەمان دەهدات دەسووران و بە کۆڵانەوە دادات نێروکانە ینی ماڵەشی زۆرمان دەکرێت بەڵام ئەو سەر لێرە ڕاوەسانی هەمووی تقریباً 12 کەس جێژنە لەمان کردە. بەڵام نازانم ئایا لەبەرسیە لەبەرەوەی کە خەڵک خۆی لە خۆی جەژنە کە جەژنە دێ هەستێکی چۆن لۆ دروست دەبی بەهۆی هاتنی جەژنی پیرۆزی قوربان و ڕزگاربوونی مرۆڤایەتی زۆر جارە جەژنە بە ڕزگاربوونی مرۆڤایەتی ناونراوە. بەنسبەتە من جێژنە زۆر خۆشە زۆر دڵخۆش دەم کاتی کە جێژنە دێت یانی فەرقەی یەکجار زۆر هەیە لەگەڵ ڕۆژەکانی دیکە کە پێی دەڵێن جێژنی قوربان بەڵێ ڕاستە دڵم زۆر پێ خۆشە زۆر پێ خۆشحاڵم بەڵام زروفی خەڵکەکەی فەرقەی زۆری کردی. باشە من مەبەستمە پرسم چ دیاردەیەک هەیە لە ڕۆژی جەژن کە تۆ شتێکە زۆر پێ جوانەوە هیواد وایە ئەو دیاردەیە بەردەوامی تەنانەت لە ڕۆژەکانی ئاسایش بکرێت؟ وڵی تەنها مزگەفت حەز بە مزگەفت دەکەم کە ڕۆژەکان کەچم 2 سەفی لێ بوو بەڵام دوێ شێوە ئەو ڕۆژ سبێنێ زیاتر لە 20 سەفی لێ بوو. ینی بۆی دڵم خۆشە کە جێژنە دێتن خەڵک زیاتر بەرە مزگەفتەکە دێتن بەس بە جێژنەکەی بەڵام ڕۆژەکان کە وەتە داوا لە خەڵک دەکەی کە ڕۆژانی تریش زیاتر بێنە مزگەفت و تەنانەت نێژی سبینی وەکو خۆت باست کرد 200 بوو بەڵام لەوانەیە ڕۆچەندی سەف بن. ڕۆژات لە 10 سەفی بوو بەڵێ پێم خۆشە هەموو ڕۆژەکان دوابی نەکە ڕۆژتانە کابرا لە بەخاتی جێژنێ بەس ئەو ڕۆژێتن 2 سەف دێتن ئێستا ئەوڕۆ 2 سەف لە دەرەش دێنە و خەڵک لە ناو باخچە نوێژی دابستا بوو. ئەوە هەستێکی زۆر خۆشەکە مسلمانان ئاوا کۆ دەبنەوە لە بۆ فەڕیزەیەکی وەکو جەژنی قوربان. بەڵێ وەختی زۆر خۆشە بەڕاستی ئینسان دڵی پێ خۆش دەبێت کە چای پێ دەکەی هەموو خەڵکە خڕبوویتەوە هەموو پێکۆ تۆقەی دەکەوت جەژنان دەکەوانی کە دڵیان لێگەیشە دەگەنەوەک دەست لە میلێک دەکەنەوە ئەوە شتێک زۆر خۆشە بەڕاستی ڕۆژێکی پیرۆز و ڕۆژ زۆر خۆش دەبوو من. ئایا چ شتێک یان چ دیاردەیەک دەبینی لە جەژنی قوربان و حەز دەکەی بەردەوام بێم دیاردەیە لە ڕۆژانی ئاسایش؟ ئەم سەرێتا و سەری زیاتر لە 100 کەسی پێکۆ خڕدەبووینەوە ماڵ بە ماڵ دەگەڕێت. جێژنەمان ماڵ ماڵ دەکرێت دەکەمان دەهدات دەسووران و بکۆڵانەوە دادات نێروکانە ینی ماڵەشی زۆرمان دەکرێت بەڵام ئەو سەر لێرە ڕاوەسانی هەمووی تقریباً 12 کەس جێژنە لەمان کردە. لەم ڕۆژە زەردەخەنە بێ بەرامبەر دەست دەکەوێت. ئینسان لە عاجز بوون و لەو ڕۆژەیە گەردانی خوب یەکتری ئازاد بکاتن شتێکی چاکە. بەڕاستی ڕۆژێکی زۆر پڕبەرەکەت و خۆش بوو دڵسۆزی ئەو خەڵکەی لە بۆ یەک دیار بوو تەبایی زۆر پێوە دیار بوو. الحەمدوللا جێژنەکەش بە خۆشی دەڕواتن و بە ڕێک پێشی دەڕواتن. ئینشاڵڵا ئەو جێژنە دەبتە جێژنەی خۆش و شادی بە هەموو موسڵمانەوە تایبەتی کوردستان. ئەگەر قوربانیش پێ نەکرێ برێن ئەتوانی قوربانی بە نەفسی خۆی بدا ئەوەکان بەلا بنێ ڕقوچینەکان ئەو ڕۆژەی وتە ئاشکردنەوە. بەو جەژنەیە هەستێکی چۆنت هەیە کە جەژنی قوربانە و ئەم جەژنەیە زۆرجار بە ڕزگاربوونی مرۆڤایەتی ناونراوە؟ ساز بخوا جژنی قوربان جەژنێکە کە بۆ ئاشتەوایی بۆ دڵنەوەیە جەژنی قوربانیدانە بە هەموو ئەو شتانێکە شتینە باشن لە دەرونی ئینساندا و جەژنی ئاشبوونەوەی کۆمەڵایەتی خەڵکە. مامۆستاوەکو خۆت هەستێکی چۆنت هەبوو کە ئەمڕۆ جەژنی قوربان بوو ئیتر لە ئامادەکاری بۆ جەژنی قوربان چاوەڕێت دەکرد کە ئەو ڕۆبێ کە ئێستا بەیانی یەکەمی ڕۆژی جەژنە و کە پێم وابێ دڵخۆش دیارەوە خەندە لەسەر لێوەکانتە؟ بە دڵنیایی جەژنی قوربان ئەداکردن یەک لە فەڕیزە گەورەکان کە حەجە گەر خۆشمان بەشدار نەبین نوێنەرانمان لە هەموو وڵاتانی ئیسلامی بەشدار دەبن ئەگەر خۆشمان نەبین نوێنەرانمان هەن یەکە لە شاعیرەکانی مسلمانان کە ساڵانە وێزگەیەکە بۆ بە خۆداچوونەوە بۆ پاکبوونەوە هەم لە گوناحەکان هەم بۆ ئەوەی لەگەڵ ئەم کەسانی جۆرێک لە جۆرەکان نیگەرانی هەیە مرۆڤ تێیپەڕێنێتن. هیوامان وایە خی گەورە حەجی حاجیانی قبول کردبی و تاعاتی چەند ڕۆژەیانی قبول کردبێ. من بەبەست بپرسم چ دیاردەیەک هەیە لە ڕۆژی جەژن کە بەدی دەکرێتەوە زۆر پێ جوانە و پێت باشە لە ڕۆژانی تریژەم دیاردە جوانەیە بەردەوام بێت؟ بە دڵنیایی جەژن وەک چۆن حاجیانمان بەیەک جل دەپۆشن لە ڕۆژ جەژنیشدا ئەم جوانیار بە هەم خەڵکەوە دەبینی لە منداڵ لە گەورە لە پیر هەمووی بە جلوبەرجی جوان بە شەوق و زەوق و زەردەخەنەوە پێشوازی لەم ڕۆژە دەکەن بەڵگەیە لەسەروەی کە مجتەمەعی ئێمە مجتەمەعەکە ئێستاش لەگەڵدا بێتن بۆنە ئاینیەکان تێیدا تۆخە بە تۆخی تێدا بەشدارەکاتن هەروەها خۆشحاڵی بە هەم خەڵکەوە دەبینی. ئەمە دیاردیە کە بەڕاستی
نەبە پارە دەکردرێتن نە بە هیچ شتێک بەدەست دەهێنرێتن لەم ڕۆژە زەردەخەنە بێبەران بەردەست دەکەوێت واتە مەبەستە پێت خۆشە لە ڕۆژانی تریش خەڵک ئاوا زەردەخەنەی لەسەر لێوەکانی و جلوبەرگێکی وەکوی تۆ جوانی پۆشی بێت بەدڵنیای مشتمەمە بەهۆی کۆمەڵک هۆکاری سیاسی کۆمەڵاتی ئابوو تووشی زۆرێک لە کە ئابوو بێئومێدی بووە ئەم جەژن و ئەم مناسەبانە دەرفەتێکە بۆی خەڵک کەمێک لە خەم و پەژارە دوورکەوێتەوە کەمێک کاتێکی خۆش بەسەر بە لەگەڵ یەکتر ئەمە جەژنە پیرۆزە لەکەین جەژنە پیرۆزبی هەر لە خۆشی دابن ناو چییە؟ مستەفا ئەو ڕۆژی جەژنە دڵت خۆشە؟ چت وەرگرتیە لەو جەژنی؟ چکولێت کات چکولێت لەکنە؟ کات چکولێتەکەمان لۆ دەربینە؟ ئەو چکولێتت وەرگرتیە؟ ئەو چکولێتت وەرگرت؟ ئەدی پارەیان نەداییە؟ تەمەشای خەناتی مە دەکەی هەموو جارێ؟ خەناتمان ناوی چێمە؟ تەمەشای پەیامی دەکەی؟ چ شتێک لە پەیامی هەیە زۆر هەموو جارە تەمەشا دەکەی درت پێ خۆش دەبی؟ حسين حسين؟ حسين چیتووە؟ حسين كربلي کوڕپیک دا؟ حسين پەیامنێری وەرزشیمان؟ ديتيتم خۆشەویستانمەوە دیارە کوڕپلچی پەیامنێری وەرزشیمانە حوسێن مەحەممەد لێرە وەسڵاوی خۆمانی ئاراستە دەکەین هەر سەرکەوتوبی جەژنی تۆش پیرۆز بوو سلام علیکم جەژنتان پیرۆز بی چۆنن باشن ئەحواڵتان دڵتان خۆش ئەمڕۆ ڕۆژی جەژنە تۆش دڵە خۆشە ئەوە خەریکی چین و بۆ چێ دەڕۆن سمار داکەم ئەو منداڵانە دڵیان خۆش بە ئەو ڕۆکە ڕۆژی جەژنی هەستێکی چۆنت هەیە کەم ڕۆیەکەم ڕۆژی جەژنی قوربانە منداڵەکان دڵیان خۆش و بۆ جەژنیە دڵتان خۆش ئەم ڕۆکە ڕۆژی جەژنە شتێکەیە لە جەژن زۆر زۆر خۆشە حەزت لێ جەژن بێ لەوەی شتێ ئەنجام دەیت چکولەتان کۆ کردەوە؟ دوورچی ئێشتا نەچوونە؟ ئینشەڵا بەردەوام بن و جەژنتان پیرۆز بی هیوامان وایە هەر لە خۆشی و جەژن دابن دڵ خۆشەکەم ڕۆژی جەژنی پیرۆزی قوربانە؟ ئینسان بە دڵی خۆشە لەبە یەک لە ڕوکنەکانی ئیسلام وعاز لەبەندەی زانەی مسلمانە حەزت دەکرێت تۆش لە حەج بای و لە وەکو حاجیانە لە سەر چێوی عارفە بای؟ بە هیوایەتمە هەموو ئاواتمە ئینشاءڵڵا ڕۆژەشی هەر دەگەینەوێندەر ئینشاءڵڵا بۆ هیوایان ڕۆژێک بگەیتە سەرچێ عارفە و ڕوکنی حەج جێبەجێکەی باشە من مەبەستمە بپرسم شتێکی لە جەژنی قوربانیان لە جەژنەکان زۆر پێت جوانە مرۆڤەکان هەن لێبوردەیی هەیە سەردان هەیە و بەجێهێنانی سیلەی ڕەحمێ تۆ شتێکی زۆر پێت جوانە و پێت باشە لە ڕۆژانی تریژ ئەم شتە بەردەوام بێت وڵا هەر کردەوەی چاکە لە هەموو وەختەکە بەردەوامی باشە ئینسان لە عادز بوون و لەو ڕۆژەیە گەردانی خوب یەکتری ئازاد بکاتن شتێکی چاکە ئایا چ شتێک یان چ دیاردەیەک دەبینی لە جەژنی قوربان و حەز دەکەی بەردەوام بێم دیاردەیە لە ڕۆژانی یاساییش لەم سەرێتا و سەری زیاتر لە 100 کەسی پێکۆ خڕدەبووینەوە ماڵ بە ماڵ دەگەڕێت جێژنەمان ماڵ ماڵ دەکرێت دەکەمان هەرگات دەسووران و بخۆران دادات نێروکانە یعنی ماڵەشی زۆرمان دەکرد بەڵام ئەو سەر لێرە ڕاوەستانی هەموو تقریبا 12 کەس جێژنەمان کردی لەم ڕۆژە زەردەخەنە بێبەران بەردەست دەکەوێت ئینسان لە عادز بوون و لەو ڕۆژەیە گەردانی خوب یەکتری ئازاد بکاتن شتێکی چاکە بەڕاستی ڕۆژێکی زۆر پڕبەرەکەت و خۆش بوو دڵسۆزی ئەو خەڵکەی لە بۆ یەک دیار بوو تەبایی زۆر پێوە دیار بوو الحەمدلله جێژنە خەش بە خۆشی دەڕواتن و بە ڕێک پێشی دەڕواتن ئینشاءڵڵا ئەو جێژن دەبتە جێژنەشی خۆش و شادی بە هەموو مسلمانەوە تایبەتی کوردستان ئەگەر قوربانیش پێ نەکرێ برێن دەتوانانی قوربانی بە نەفسی خۆی بدا ئەوەکان بەلا بنێ ڕقوچینەکان ئەو ڕۆژەی بیتە ئاشکردنەوە مەڕۆ هەستێکی چۆنت هەیە کە جەژنی پیرۆزی قوربانە و دڵت خۆشە لەم ڕۆژە؟ الحەمدولله لەخوای بزیاب زۆر باشە چ شتێکی جەژنی قوربان دڵت خۆش دەکات؟ وەڵڵاهی ئەو سەردانی و هاتووی مارانە و قوربانیەکێ و سنەتش پێغەمبەرانە صلی الله علیه وسلم چ شتێک هەیە لە جەژنی قوربان دەبینی حەزت لێ ڕۆژەکانی تریش ئەو شتەیە بەردەوام بێ شتێکی دیاردەیەکی زۆر جوانە وڵی دیار دەکە ئەو هاتووی هەموو شوێ هەیە ئێستا بە بەردەوامی لە ڕۆژەکانی ناکرێتن بەس ئەوە مەرحەباییەکە و هاتووی ینی پێت باش ئەم هاتوو چۆیە و ئەم سەردانی کردنی یەکتر لە ڕۆژەکانی تریش بەردەوام بێ قورئان بەنسبەتە خۆمان هەیە بە بەردەوامی بەنسبەت خۆمان ئێستامە لە گەڕەش خۆمە هەیەتمان بە بەردەوامی هاتووما هەیە و مەرحەباما هەیە شتێکی جەژن کە جەژن دێ ینی چاوەڕێ ئەو شتەیە دەکەی بۆی ئەو شتەیە ئەنجام بدەیت جەژنانەکردن لەگەڵ دایک و باوکتە ئەگەرمایە یان لەگەڵ خێزانەکە تا هەمویانمانە باشە هەستێکی چۆن هەیە کە دەچی و جێژنانە لەگەڵ زۆر خۆش باشە من دەم هەیە بسمە لە ئەو مامانە بزانم
سلام علیکم چۆنی باشی بەم جەژنی ڕەمەزان جەژنی قوربانە هەستێکی چۆنت هەیە کە ئەمڕۆ یەکەم ڕۆژی جەژنی قوربانە پێشەکی بە خێراتتان دەکەم وڵی چ هەستمە بێم تازیێم هەیە ناتام هیچ هەستێک خۆم دابڕ باشە تازیەت هەیە بەڵام وێ ڕای خەمباریمان و هیوامان وایە خی گەورە لە مردوو ئێوە و ئێمەش خۆش بێ بەڵام جەژنی قوربان کۆمەڵێ تایبەتمەندی هەیە هەرچەند تازیێشە هەبێ بەڵام پێم وایە هەردڵە خۆش دەکا بەم جەژنەیە بۆ خوا لای من هەست بە تازی بە جێژنەی ناکەم لە یعنی ناتام هیچ هەستێک خۆم دابڕمەوە ینی لە مێژە ئێستاکە ئەوڕۆ دووەم ڕۆژتی باشە لەم ڕۆژەوە ئێمە دوعا بۆ مردوویەوە دەکەین هیوامان وایە خی گەورە لی خۆش بێت و داوای لە بینەرانیش دەکەین کە خی گەورە دوعا بۆ مردووی ئەم ماڵەیە بکەن و ئەوان و ئێمە و ئەویش دڵی بەوەی خۆش دەبێت کە خی گەورە لە تاوانەکانی خۆش ببێت و بە بەهشتی بەرینی شاد بکە ینی شتێک هەبوو لە جەژنی قوربان پێشتر دڵە پێ خۆش دەبوو پێشتر هەموو شتی تەرتیباتی خۆمان دەکریا خۆمان حازرە کرد زرک و بەرج منداڵان حازرە کرد تایبەتی ینی شیوی جێژنان گەلک بەیانیەکان حازر دەکرا سەردانی قەبرانمان دەکرا عارفە ئەوە خۆ هەستەکە بۆ ئێستاش چێتان مردووە دایەکی گەورەمە دەژتا پیرۆزبی هیوامان وایە خی گەورە خۆشی و شادی بگەڕێنێتەوە ناوەتەوە سەبووری ماڵمان لە هەموو مسلمانان پیرۆزبی لە هەموو کەسوکار شەرت نییە بە قچەک تازیێمە هەیە بەس ئینشاڵڵا ملەتی ئیسلام جژنەی سەنتاسەر پیرۆزیان بی هەستێکی چۆنت هەیە کە ئەمڕۆ یەکەم ڕۆژی جەژنی قوربانە و ئیتر مسلمانان بە گشتیار توونەتە دەر و دۆخە و گەردە ئازایی لێک دەکەن وڵای هەسمان زۆر خۆشە و چکاورێک گوتی مادەم کوردستان ئامان بی و کوردستان ئەوە بیتن ئەوە لە سەری هەمومانە الحەمدلله جێژنەکەش بە خۆشی دەڕواتن و بە ڕێک پێشی دەڕواتن باشە چ شتێکی لە جەژن حاڵەتێک یان دیاردەیەکێ تۆ زۆر دڵە خۆشەکە چاوەڕێکی جەژن بێ بۆ شتە ئەنجام بدەیت بەخوا حالەتیەوە دڵخۆشیکردن چییە؟ دڵخۆشیکردن ئەمە دەبی بەرنمەیەمان هەبی پێشتر تەمەشاکەین بزانین چێ مردووی لێ مردووە چێ نەخۆشی هەیە چێ پەکەوتە هەیە چێ بە ساڵاتچوی هەیە لە ماڵەوە ئەمە سەردانی ئەوانە بکەین زیاتر وەکو ینی خەرچی گوندی خردەبینەوە پۆل خردەبینەوە سەردانی ماڵەکان دەکەنەوە نێتازیان هەبیان ئەوانەی مردیان لێ ئەو بیمردبی یان ئەوانەی نەخۆشان هەبی سەردانیان دەکەین بەگشتی شۆنێک عيدكم مبارك عيدكم مبارك عيدكم مبارك لا اخويا شلون؟ عيدك مبارك السلام عليكم جەژنە پیرۆزبی باشمەستا ئەحواڵە چاکی مامۆستا ئەوڕۆ یەکەم ڕۆژی جەژنە هەستێکی چۆنە هەیە کە جەژنی پیرۆزی قوربانە بسم الله الرحمن الرحیم سەرەتا بەخێر بێن سەرچاوم ئینشاڵڵا ئەو جێژن دەبتە جێژنەی خۆش و شادی بە هەموو مسلمانەوە تایبەتی کوردستان ئینشاڵڵا وەزعەش چا دەبی ئەو قەیران ناوین ئینشاڵڵا هەموو بۆشی برا دەژین باشە من مەبەستمە پرسم ئەمڕۆ لە سەرەتای جەژن بەچیوە خەریک بووی وڵی یەکەم جار سەردانی جیرانەکان دەکەین دەگەڕێن دەسوڕێن جێژانە دەکەین بەس عەلەیکوم بەس هەست دەکەین وەچی پێشان خەڵک کچەک ساردە یعنی گرم و گوڕ نییە وەکو پێشترە لە بۆ سەردانیکردن پێشان خەرێک هەرچەندە ئەو وەسایلانەش نەبوو نە مۆبایل نە سیارە ئەو شتانە نەبوو بەس خەڵک گەرم بەس ئەلان کە خەڵک هاتچۆیەتری دەکا وەچی جاران نییە باشە من مەبەستمە بپرسم چ شتێکەیە لە جەژنی قوربان تۆ زۆر دڵ پێ خۆش دەبی یعنی چاوەڕێ دەکەی ئەو جەژنە بێ بۆی ئەو شتەیە ئەنجام بدەیت بەڕاستی یەکەم توش جەژن قوربانیەکەی بکەیت قوربانەکەک لۆیە کە پێوە دەفەرمی عەلەیهی سەلام وسەلام کە ئەو حیوانەی کە دەکوژیەوە چەند تاڵەمووی پێ ئەوەندە خێر دەگاتی یعنی زۆر سەیرە زۆر جاران کابرا لەمە دەچی با یەک وەرەقە دوو وەرەقە سەرەزات دەکرێت هیچ سوودێکی ئەوها نییە بەس بۆ نمونە بۆ وەرەقەش کە بێ خەسەرێ حیوانەش دەکڕی لەوانەیە بە ملیار مووی پێوەبی ئەوەندە خێر دەگاتی جگە لەوەی دڵی چەندین کەس خۆش دەکەی دڵی چەندین فەقیر خۆشەکەی دڵی چەندین منداڵەتیم خۆش دەکەی بۆم حیوانەیە وەنی ئەستا دەبینی کابراکە جیرانەکان بۆ لە جیرانی خۆت 15 نەفەر تو ئەگە حیوانێکی کچکەش بکوژیەوە کە ئەتو 20 نەفەر 20 ماڵ 20 عائیلە دلیان خۆش دەبی یعنی ئەوە خێرەکی زۆر گەورەیە ئاماژە بە شتێکی زۆر جواندا من حەزم لێە ئەم شتە لەسەر زمانی تۆ دووبارەی بکەمەوە بۆ بینەران خۆشەویستانم پێغەمبەر خوا دەفەرمێ
تۆ کاتێک حیوانێک ئەنجام دەدەی یان قوربانیەک دەکەی ئەم قوربانیان ئەم حیوانە چەند تاڵەمووی پێوە بێ تۆ ئەوەندە خێرەت دەگاتێت جگە لەوەی تۆ لەوانەیە دڵی چەندین منداڵەتی و دڵی چەندین فەقیر خۆش بکەیت لەوانەیە چەندین کەسە بێ کە من لە ئەڵلقەکانی تری بەرنامەی پەیامی تۆ بێەوەم خۆشەویست بۆ ئێوەی خۆشەویستم گواستەوە چەندین ماڵ هەیە زیاتر لە ساڵێکیان لە قوربانەکەی ڕابرد و گۆشتیان بەدەم نەکەوتوە و چاوەڕێی دەستی ئێوەن بۆ داوا لە خوا پێداوان دەکەینەوەی کە خوا پێداون و دەوڵەمەندن لەم ڕۆژانە قوربانیان جام بدەن و گۆشتەکەی بەسەر فەقیر و فقەرا تەوزع بکەن خۆشەویستان من پەیامی زیاتری هاوڵاتیان بۆ ئێوەی خۆشەویست دەگوازمەوە لەگەڵمان بن ئایا چ شتێک یان چ دیاردەیەک دەبینی لە جەژنی قوربان و حەز دەکەی بەردەوام بێم دیاردەیە لە ڕۆژانی ئاسایش لەم سەرێتا و سەری زیاتر لە 100 کەسی پێکەوە خڕدەبووینەوە ماڵ بە ماڵ دەگەڕێت جێژنەمان ماڵ بە ماڵ دەکرێت دەکەمان دەهەندات دەستوران و بخۆرانی دادات نێروکانە هینی ماڵەشی زۆرمان دەکرێت بەڵام ئەو سەر لێرە ڕاستانی هەمووی تقریبا 12 کەس جێژنەمان کردێت لەم ڕۆژە زەردەخەنە بێ بەرامبەر دەست دەکەوێت ئینسان لە عادت بوون و لەو ڕۆژەیە گەردانی بەیەکتری ئازاد بکاتن شتێکی چاکە بەڕاستی ڕۆژێکی زۆر پڕبەرەکەت و خۆش بوو دڵسۆزی ئەو خەڵکەی لە بۆ یەک دیار بوو تەبایی زۆر پێوە دیار بوو الحەمدلله جێژنەکەش بە خۆشی دەڕواتن و بە ڕێک پێشی دەڕواتن انشاءالله ئەو جێژن دەبتە جێژنەشی خۆش و شادی بۆ هەموو مسلمانەوە تایبەتی کوردستان ئەگەر قوربانیش پێ نەکرێ برێن ئەتوانی قوربانی بە نەفسی خۆی بدا ئەوەکان بەلا بنێ ڕقوچینەکان ئەو ڕۆژەی وتە ئاشکردنەوە هەستێکی چۆنت هەیە کە ئەمڕۆ یەکەم ڕۆژی جەژنی قوربانە و ئیتر مسلمانان بەگشتیوە چاکوچۆنی و گەردەنازایی لێک دەکەن سەرەتا جێژنە پیرۆزە لەنگ و لە هەموو مسلمانان دەکەم ئیشاڵڵا جێژنی عاجەکان قبول دەبی عاجەکان ئینشاڵڵا قبول دەبێت حەزت لێ بە توژێکی بی لەو کەسانەی ئەمڕۆ لە حەج بیت ئیشاڵڵا بە قسمەتی هەمومان دەبی باشە چ شتێکەیە لە جەژنی قوربان زۆر پێت جوانە و دڵت پێی خۆش دەبێت سبەینەکەی جێژنەیە و جێژنانەکەی و باشە حەز دەکەی ئەم جەژنانێ و گەردەن ئازاییکردن بەردەوام بێ لە ڕۆژەکانی تریش مسلمانان هەموو شۆ و سەردانی یەکتر بکەن تەبان ئەرۆڵە سەردانێکە بە هەمووی جێژنان باشە من دەسمە لە ئەم برایە بزانە هەستێکی چۆنت هەیە کە جەژنی پیرۆزی قوربانە ئێستا سەرەتا بە خێراتتان دەکەین جێژنە پیرۆزی لە هەموو مسلمانەی دەکەین وەڵا هەستێکی زۆر خۆشە بەنسبەت هەموو مسلمانەچی هیوادارین ئەو جەژنە لە هەموو کەسەچی پیرۆز مبارەک باشە چ شتێکێ لە جەژنی قوربان تۆ زۆر دڵت پێ خۆش دەبێت چ دیاردەیەکەیە و حەز دەکەی ڕۆژانی تریش بەردەوام بێت واللهی ئەو گەردەن ئازاییە ئەو بابرێن مساحفە و تۆقەکردنا هەروەها قوربانی یارمەتیدانی هەژاران و ئەوانە هەمووی واتە قوربانی کە یارمەتیدانی هەژاران کە لە ڕۆژی جەژنی قوربان دەکرێت هیوا دوایە لە ڕۆژەکانی تریش بەردەوام بێت بەرێ ئینسان قوربانی لە جیاتی ئەوەی قوربانی ئەگەر قوربانیش پێ نەکرێ برێن دەتوانانی قوربانی بە نەفسی خۆی بدا ئەوەکان بەلا بنێ ڕقوچینەکان ئەو ڕۆژەی بیتە ئاشکردنەوە واتە جگە لەوەی کە قوربانی دەتوانێت گۆشت و ئەوانە تەوزیعکەیت و بەسەر مسلمانان و بەسەر فەقیر و هەژاران بەڵام جۆریشکە لە قوربانی هەیە قوربانی بە نەفسی خۆت کە گەردەن ئازای و هێنانە دەرەوەی ڕقوقینە ئابێ مسلمان دەبی لەو ڕۆژەی ڕقوقینەی بەلانێ هەروەکو لە ئیسلامدا ئاماژەی پێکرایە دەبی ئاش بیتەوە لەگەر هەم ئەو کەسانەی کەوا ڕۆژێک لە ڕۆژان لەگەریان با بڵێن بەڵێ عاجز بوو تووڕێیە چەو جەژنە پیرۆزبی جەژنە پیرۆزبی لێنگواری کامڕۆ جەژنە هەستێکی خۆشتەیە شتێکی لە جەژن زۆر پێ خۆشە ئەوەیە بچنە میوانێ بیستنە میوانی خەرچی درت پێ خۆش دەبی باشە پێت خۆش ئاوا چکرێت و ئەوانە دەخۆی لە ڕۆژی جەژن لە سبەینەوە چ دەکرد زیاتر بە چ خەریک بووی دانیشتوی دەی جەژنە پیرۆزبی لێنباری ماوەستا ئەو ڕۆ هەستێکی چۆنت هەبوو جیاواز لە ڕۆژەکانی تر کۆمەڵە خەڵک لە دەم بەیانی و سەردانی مزگەوتیان کردو بێکەوە فەڕیزەیەکی پیرۆستان ئەنجامدا کە نوێژی جەژن بوو خی گەورە پاداشام داتەوە بە خێرەتتان دەکەین بەڕاستی ڕۆژێکی زۆر پڕبەرەکەت و خۆش بوو دڵسۆزی ئەو خەڵکەی لە بۆ یەک دیار بوو تەبایی زۆر پێوە دیار بوو خەڵک ڕووی لە مزگەوت کرد لەگەڵ نێژی بەیانی پاشان بۆ نێژی جەژن بەردەوام بوون لە جێژنانە و دۆقەکردن لەگەڵ یەکدا و سەردانی یەک و سێلی ڕوحم بە جێگەیاندن و پاشان سەردانی ماڵەکانیش ئێستا هەر هەتا ئێستا ئێمە میوان من هەر بەردەوامە هەتا ئێستا هەر میوانمەندێ
بە تایبەتی ئەو شوێنەی ئەمە لێ دادنیشتن سێبەردان هەر لە قەدیمەوە لە ڕووی سەردان و سیلێ ڕحم و جرنانە بەردەوامن تا ئێستا نەپسوڕایە و خزمەتیە و ئەو سیلێ ڕحمە لێرە هەر بەردەوامە. بەسمە بپرسم شتێکەیە لە جەژنی قوربان تۆ زۆر دڵە پێخۆش دەبێت چ دیاردەیە گیان لە جەژنەکان پێت خۆشە ئەم دیاردەیە بەردەوام بێ جات سەردانیکردنی یەکتر بێیان جەژنانەکردن و گەردەنی ئازاییکردنی یەکتر بێت شتێکێک کە تۆ زۆر دڵە پێخۆش دەبێت. بەڵێ تەمان ئەوە خەڵک ئەوڕۆ ڕۆژیەوەیە کە خەڵک پێکشاد بیتەوە تەمان ئەو بغز و ڕقوقینە ئەمن ئەو ڕۆی خودبەکەم هەرباسی ئەوەی بووە کە ئەوانەی ڕقی خۆیان دەخۆنەوە بغزی خۆیان لادەبەن بەرامبەر بە یەکتر ئەوەی کە قسەی لەگە قەتع کردیا خودبەکەم زیاتر باسی ئەوەی بوو کە دەست لە ملانی یەکتر بکەن و ئەو بغز و قین و ڕقا لابن کە چەندین ساڵە پیاهۆیە ڕقوقینی هەیە بەرامبەر یەکتر هیچ ئەوە هەر زیاد دەکە هەر بەردەوام دەبیتن تەمان ئەوە زۆر جێ دڵخۆشی بووم بە تایبەتی قوربانیکردنەکەش کە خەڵک بە زۆر بە جۆش و خرۆشەوە قوربانی دەکاتن و دابەشی دەکە بەسەر ماڵە تەمان ئەو جژنە دوو شتی زۆر مهمی تێدایە هەم قوربانی ئەنجامدانی قوربانیەکە کە ئەوە سنەتێکی حەزرەتی ئیبراهیمە کە ئەو کردیتی ئەمەش ئەوە زیندوو دەکەینەوە کە ڕێبازە چیویە کە ئەوە تەمان لە هەندێک مەسەبان کە واجبە ئەگە ئینسان دەوڵەمەند بوو لە مەسەبی شافعی سنەتەکە ئینسان نەگەهەی بوو جێبەجێ بکاتن تەمان ئەوە ئەو شتەی تێدایە کە زیندووکردنەوەی ئەو سنەتەیە پاشان ئاوادانکردنەوەی ئەو ماڵە هەژارانەیە بە یارمەتیدانیان خاڵیت کەشمان ئەوەیە کە ئەو خەڵکە زۆر بە گەرم و گوڕی ئاش دەبیتەوە لەگەڵ یەکدا مەسەلە هەیە ساڵێک لەوە پێشە قسەی لەگە یەکدانیان 2 ساڵەوە پێشە ئێستا لەو جەژنەی ئاش دەبیتەوە سەردانی یەکتر دەکات دەست لە ملانی یەکتر دەکات ئەو ڕوخ و قینەی لە دڵیدا هەیە لای دەباتن تەمان ئەوە دوو شتی زۆر مهمن لەو جەژنەیدا ئەمن دەیبینمەوە. ئایا شتێک یان چ دیاردەیەک دەبینی لە جەژنی قوربان و حەز دەکەی بەردەوام بێم دیاردەیە لە ڕۆژانی یاساییش لەو سەرێتا و سەری زیاتر لە 100 کەسی پێکۆ خڕدەبووینەوە ماڵ بە ماڵ دەگەڕێت جێژنەمان ماڵ دەکرێت دەکەمان دەهدات دەسووران و بکوڕانی دادات نێروکانە یعنی ماڵەشی زۆرمان دەکرێت بەڵام ئەو سەر لێرە ڕاوەستانی هەمووی تقریبا 12 کەس جێژنانەمان کردی لەم ڕۆژە زەردەخەنە بێ بەرامبەر دەست دەکەوێت ئینسان لە عادەت بوون و لەو ڕۆژەیە گەردانی خۆ یەکتری ئازاد بکاتن شتێکی چاکە. بەڕاستی ڕۆژێکی زۆر پڕبەرەکەت و خۆش بوو دڵسۆزی ئەو خەڵکەی لە بۆ یەک دیار بوو تەبایی زۆر پێوە دیار بوو الحەمدلله جێژنەکەش بە خۆشی دەڕواتن و بە ڕێک پێشی دەڕواتن انشاءالله ئەو جێژن دەبتە جێژنەشی خۆش و شادی بە هەموو مسلمانەوە تایبەتی کوردستان ئەگەر قوربانیش پێ نەکرێ برێن دەتوانانی قوربانی بە نەفسی خۆی بدا ئەوەکان بەلا بنێ ڕقوچینەکان ئەو ڕۆژەی بتە ئاشکردنەوە حازی دڵخۆش بوو لەم ڕۆژە ئەمڕۆ ڕۆژی جەژن ئەرێ وەڵا لەو ڕۆژە خۆشتر هەیە ماردان حازی جەژنانە لەگەڵ چێکرد ئەمڕۆکە لەسەر لە بەیانێکم کەس هاتیەوە وەڵا تەقسیریم نەکرێت لەگە هەموو کەسم کردی هەرچ گەیشتمێ من داربی هەرچیابی باشە ئەمڕۆ بەراورد لەگە ڕۆژانی تر دڵە هەز دەکەی زیاتر خۆشتر بوو ئەرێ وەڵا زۆر خۆشە شتێکی لەو جەژنە زۆر پێت خۆشە وەڵی هەموو عالم دەگەیەک تەبای بێ ئەوجە خۆشە هیوا دەخوازی ئەو شتەیە لە ڕۆژانی تریش خەڵک ئاوا لەگەر یەک تەباوی و سەردانیەکتر و سیلێ ڕەحم بەجێبین ئینشاءالله جەژنە پیرێزەی خۆت ئاراستی کوێ دەکەی وەرە هەموو بسوورمانان دەکەم ئەوی جیهان و هەموو جێیان هەموو جێیان ئەدی ماڵی خۆتان ماڵی خۆمانەوە هەر هیچ هیچەوە دەکەسدای کردیا یعنی لێرەوە دەتەوێت جەژنە پیرۆز ئاراستی هەموو مسلمانان وەڵڵا هەموو بسوورمانەشی یا ڕەبی خۆیان هەموو پیرۆزبی یاڕەبی لێیان پیرۆزبی ئەدی هەتا ئێستا حەزت کردیا وەڵی حەز دوو جار خۆن و شێدام دەرنەسۆی ئەمرم کردیا حەزت لێ بوو ئەو ڕۆژ ئەتوش لە حەج با و دوێنە لەسەر کچی عارفە بە خۆیان بنسیب هەموو مسلمانێکی بی یاڕەبی خۆی گەورە بە نسیبی تۆ بکە خۆشحاڵ بووین جەژن پیرۆزبی سەلامەت بیاخۆ جێژنە پیرۆزەر لە هەموو مسلمانان دەکەم لەو سەری دنیا تا ئەو سەری دنیا یا ڕەبی خۆی گەورە لە هەموو قبول بکە و خی گەورە شیفا لە بۆ هەموو نەخۆشەی بنێ لەبەرەوە شیفا لە لای خۆیان لا هیچ کەسیتکە نییە نەخۆشیشمان گەلەگە لە زۆرە لە خی گەورە داوا دەکەم ئیسلام سەر بکەوی پشتی دوژمن بشێنی یا ڕەبی خۆیە لە خاتی گەورە عەزەمەتی خۆت خۆیە ئەوەی ڕوو لە خوا دەکاتن خوا دەپەرستی خوا بیپارێزی بەڵام ئەوەی دژی ئەو دینەیە خی گەورە ڕستوای بکاتن باشە مامە ئەمڕۆ هەستێکی چۆنت هەبوو کە جەژنی پیرۆزە و لە دوێنێەوە خەڵک چۆتە حاجیانمان چوتنە سەعارفە خی گەورە لیان قبول کە یا ڕەبی حەزت ئەنجام داوە بە خۆت قوربان باشە باسی ئەو هەستم بۆ بکە ئەو ڕۆژەی کە لەسەر چای عارفە وەستا بوون هەمووی لای ئەو ڕۆژێک کە دەسی سێ عرفە تەمان پاشی نیوەڕۆی دەسی ڕۆژی پێشە عرفە پاش نیوەڕۆی دەسی
بەڕاستی زۆر ئەو ڕۆژەی و ئەو شەوەی زۆر هیلاکن حاجەکان چکە زۆر مادینە هیلاکن هەتا چای عرەفەش نەکەی حەزت لە قبول نییە بەس ڕۆحیەن باسی خۆتم لەو بکە ڕۆحیەن ئەو ڕۆژی چەند ئاسوودەبووی چەند دڵت خۆش بوو ئەو ڕۆژی کە تووشی ئەو چای عرەفە و مەسەلەن سعودیە دەبێتن بەڕاستی هیچت بەبیر نایە نە مارت بەبیردێ نە مندارت بەبیردێ نە کاسبی کار و کاسبی هیچت بەبەر نایە تەنها یعنی وا هەست دەکەی کە وا خوا بەرامبەر تۆ قسە لەگە خوای گەورە دەکەن زۆر زاریانی حاجیان دەڵێن بڕۆ بکە ئەو ڕۆژە دەڵێن ڕۆژی قیامەتە ڕۆژی حرش و حسابەکە ومان چاوەڕێ خواین بە تەنها بە ئیحرامەوە بیت کرایە بە ڕۆژی قیامەت لەبەر ئەوەی تو پێت خواسە هیچ لەبەر نییە زیکەکە لەبەر نیە تەنها دوو خاولیە تەشبیت کرایە وەکو ڕۆژی عەشر باشە چ شتێکێ لە جەژنی قوربانیان لە جەژنەکان دەبینی مسلمانان ئەنجامی دەدەن و حەز دەکەم شتەیە بەردەوام بێت جا گەردن ئازایی کردن لە یەکتر بێ سیلەی ڕەحم بێ ئازابوون و مەسەلەن قوربانیە ئەوەی کە لە دەستی بێ و هەیبی قوربانی بکە شتێکی زۆر چاکە مەسەلەن دەبینی کە نوێژی جەژن کراتن دۆقە دەکەن لەگە جیرانەکان بەسەر دەکەن و خاستن ئەوەی نەخۆش بیسەردانی دەکەن خی گەورە لێمە قبول بکە دایە چۆنی باسم ئەو جەژنەی تەندروستیت کووە باش دەبیشتەوە باشی الحەمدولله دا ئەو ڕۆژی جەژن بۆ هەستێکی چۆن هەبوو دڵت خۆش بۆ ئەمڕۆ قەت چتی بەچی خۆی نییە چتی ئەوە خۆشمان نەدیتەوە چ ئەفسەر ئەو ساڵ دڵت خۆش بوو شتێکێ لە جەژن زۆر دڵت خۆش دەکەن حەز لێ جەژن بێتەوەی ئەو جاچ کچەکان بێتەوە کوڕەکانە بێنەوە چ شتێکی زۆر دڵت پێ خۆش یەکەن ئەگە بێنەوە بە هەمومان کەیفم پێدەی هاتیتنەوە کەس هەمیان لەکنەوە ئەو هەمووی تونە درت خۆشە کە دەدینی ئەوانە هەمووی لێرەنەوە تەندروستیان سەلامەت ئارێوەڵا دنیا هەموو ئێمنە دەی یا ڕەبی ئەوانە هەلە بۆ ساغ و سەلامەت بن ڕەبی ئامین ئەی جەژنە پیرۆزەی خۆدا ڕاستی چێ دەکەیت وایدا هی ئەولادەکانم و هی دەرودیرانان و گەڕایمە برازایەکانم و گەڕای لە سبەینە چوی جەژنانە لەگەڵ چویمە دیا ڕەبی خی گەورە ئینشاڵڵا هەر ئاوا تەندروست و سەلامەتت دەکا جەژنی تۆش پیرۆز بی ئەمەش وەکو کارمەندانی کەناڵ لە ئەسمانی پێیان جەژنی پیرۆزی خۆمان ڕاستی جەنابەت دەکەن بەخێبن سەر چاوم سەرڕم بین کوڕی گەورەم ئایا شتێک یان چ دیاردەیەک دەبینی لە جەژنی قوربان و حەز دەکەی بەردەوام بێم دیاردەیە لە ڕۆژانی ئاسایش لەو سەرێتا و سەری زیاتر لە 100 کەسی پێکۆ خڕدەبووینەوە ماڵ بە ماڵ دەگەڕێت جێژنەمان ماڵ دەکردەکەمان دەهدات دەسووران و بکوڵانی دادات نێروکانە یعنی ماڵشی زۆرمان دەکە بەڵام ئەو سەر لێرە ڕاوەستانی هەمووی تقریبا 12 کەس جێژنەمان کردی لەم ڕۆژە زەردەخەنە بێ بەرامبەر دەست دەکەوێت ئینسان لە عادز بوون و لەو ڕۆژەیە گەردانی خو بەیەکتری ئازاد بکاتن شتێکی چاکە بەڕاستی ڕۆژێکی زۆر پڕبەرەکەت و خۆش بوو دڵسۆزی ئەو خەڵکەی لە بۆ یەک دیار بوو تەبایی زۆر پێوە دیار بوو الحەمدلله جێژنەکەش بە خۆشی دەڕواتن و بە ڕێک پێشی دەڕواتن انشاءالله ئەو جێژن دەبتە جێژنەشی خۆش و شادی بە هەموو مسلمانەوە تایبەتی کوردستان ئەگەر قوربانیش پێ نەکرێ برێن دەتوانانی قوربانی بە نەفسی خۆی بدا ئەوەکان بەلا بنێ ڕقوچینەکان ئەو ڕۆژەی وتە ئاشکردنەوە خۆشەویستانم ئەوەی گوێبستی بوون پەیامی مسلمانانی شاری هەولێر و گەڕەکی سێوەردان بوو لە شاری هەولێر ئەوان و ئێمە و هەمومان هیوا خوازین ئەوانەی کە ڕۆژێک لە ڕۆژان دڵیان لێک عاجز بووە ئەمڕۆ جەژنی قوربانە و با بە یەکتر شاد بوونەوە و گەردن ئازای لێک بکەن دوعا دەکەین خی گەورە حەزی حاجیانمان قوبوڵ کات و بە ساغ و سەلامەتی بگەڕێنەوە نێو ماڵ و منداڵەکانیان خۆشەویستانم دووبارە جەژنی قوربانتان پیرۆز دەکەم و ئەڵلقەیە ئەمجارەی بەرنامەی پەیامی تۆم پێشکەشکردن تا ئەڵلقەیەکتر و بەرنمەیەکتر سڵاو و ڕێزی عیمرانی پێشکەشکار و کامێرەمانم عەبدوڵڵا قەهارتان لێبێ تا ئەڵلقەیەکتر بەوەی خۆشەویست شاد دەمەوە بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ